هەر لە یادی پەرستەراندا و هەم لە پێوارەخوانا کە لەسەر ئەرکی بەڕێز کاکتۆر سۆران ڕێکراوە پیرۆزبایی یادی پەرستەران لە هەموو لایەکەکەین بۆ سپاسی ئامادەبوونیەوە بکەین بۆ سپاسی بەڕێز کاکتۆر سۆران ئەکەین بۆ ڕێخستنی ئەم پێوارەخوانە کاکتۆرە گەورە. خوشبرایانی بەڕێز هێوارەتان باش. سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە یەک بەیەکی ئێوەی بەڕێز و خۆشەویست هەروەها بۆ هاوڵاتیانی شارەکەمان و بۆ ئەو نەخۆشانی کە ڕویان کردوتە نەخۆشخانەکان. دیارە خۆتان نەزانن لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانە یاخود لە سیستمی تەندروستیە لە تیمێکەن هەموو کە بەیەکەوە کارەکەن، بەشێکیان ئەوانن کە پەرستارەکانن، بەشێکیان پزیشکانن، بەشێکیان کە ئیداریەکانن، هەروەها لە دەرگای نەخۆشخانەکەەوە لە پرزگەکەەوە بگرێت تا ئاگاتە هەموو ئەو شوێنانەی کە خزمەت بە نەخۆشەکەن کارێکی گەورە ئەکەن و لە ڕابردوودا و لە ئیستادا کە ئێمە تایە ژین هەمویان پێکەوانێ ئەم کارە بە یەکگرتووی ئەکەن. ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەردەم پشتیوانی ئێوەی بەڕێز و خۆشەویست بووین و لە هەموو ئەو شوێنانی کە ئێمە کۆبوونەوەمان تیا کردەوە بە تایبەتی لە ماوەی ساڵی ڕابردووانە تاکو ئیستا لەو ماوەیە کە ئیشوکارەکان بۆ بەوەی کە کۆڕۆنا هاتوۆتە ئاراوە ئێمە پشگیری ئێوە بووین بۆ ئەوی کە موچەکانتان نەبڕێت و لە کاتی خۆیان دابەش بکرێت. پێم خۆشە زۆر سپاسی برای بەڕێزم کاکتۆر سۆرانە دای مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی پەیوەندەکان بکەم بۆ ئەم ێوارەخوانە و ئەم بەسەرکردنەوەیە بە دڵنیام یەکەم جار نییە و ئەخیجار نابێت و بەردەوامیشە لە ئەم هیمەت و دەست پێشخەریانەی سپاسیەکەین و یەکێکیشە لەو بەڕێزانەی کە لەناو حیزبا بەردەوام لە خەت سەرخەتە لەگەڵ ئێمە بۆ داداچوون بۆ داکۆچەکان و مەشاکلەکانی ئێوە بە تایبەتی لە سێکتەی تەندروستیە من سوپاسێکم چۆن بەردەوام بیرمانە هێنێتەوە چۆن بین و چۆن ئیشکەین و چۆن هەڵسوکەوتکەین. پێم خۆشە لەم ئێوارەخوانەیە و لەم ساتە پیرۆزەیە کە دوا ڕۆژی ڕەمەزانە و بەیانی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو لایە بکەین. ئەمڕۆ لەگەڵ بەشێکی گرنگی میلەتەکەمان کۆبووینەوە و لەگەڵیانە بەربانگی مانگی ڕەمەزانمان کرد کە ئەوانیش بەشێکی گرنگی لەشکرە سپیەکەی تەندروستی کوردستان و تەندروستی سلێمانین کە ئەوانیش پەرستارانی کوردستانن و کارمەندانی تەندروستی کە ئێمە لەم یادە پیرۆزەیە کە ئەمڕۆ یادی جیهانی پەرستارانە پیرۆزباییان لێ دەکەین، دەستی ماندووبوونیان ئەگوشین. خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوودا لە سەردەمی کۆڕۆنا و پێش کۆڕۆنا هەمیشە لە نەخۆشخانەکانە لە بنکە تەندروستیەکان لەو شوێنانێکی کە خزمەتگوزاری تەندروستی پێشکەشەکرێن چەندیان توانیوە ئەوەی لە توانایانە بۆ توانیویانە خزمەتێکی باشی هاوڵاتیانی کوردستان و نەخۆشەکانی کوردستان بکەن. بۆیە ئێمە لێرە و لە ڕێگەی سندیکای کارمەندانی تەندروستی و لە ڕێگەی ئەو هەواڵانەی کە لەو ناوەندەدا ئیژەکەن لە ڕێگەی سندیکاکانی خۆیانەوانێ سوپاسمان کردن بۆ ئەوەی کە لە ڕابردوودا ئەو خزمەتیان پێشکەش کردەوە و ئێمە چەند بتوانین لە ڕێگەی دام و دەستگا حکومیەکانەوە بۆ ئەوی بتوانین هەمیشە کە موچەکانیان لە کاتی خۆیان بدرێ و لێبڕینی موچیان نەمێنێ و ئەوەی کە پێویست بێ لە داخوازەکانی خۆیانە کە لە ڕێگەی سندیکا و پێشکەش کە پێشتێکی سپاسی بەڕێزیانەکەین کە ئەمڕۆ وەکو دامیش مەکتەبی سیاسی و پزیشک بەسپاسەوە کە یەکەمین جاری نییە و بە بەردەوام هاوکار و پشتیوانمان بووە و داکوکەری داخوازی و پێداویستی و لایەنە گرنگەکانی ئەم سەکتەرە بووە. وەکو بەڕێزیانی شارەتیان پێدا پەرستاران کۆڵەکەیشی گرنگن لە بردنەڕێوەی سێکتەی تەندروستی نەک لێرە لە هەموو دنیاە. ئەرکی بەڕێز کاکتۆر سۆران جەمال تایر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ئامادەبوونی بریکاری وەزارەتی تەندروستی کاکتۆر ڕەهێڵ ئێوارەخوانێک ڕێکخرا لە سلێمانی بۆ کارمەندانی تەندروستی بۆ پەرستاران هەمە بەبەستی ئەوەی کە پیرۆزبایی یادی پەرستاران لە ماندوونەبوونیان بکرێت لە هیلاکیان بکرێت و پەیام و پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم چین و توێژە هەستیارە دووبارە کرایەوە.